لە سلێمانی میوانێکم لەگەڵ دەبێت دکتۆر کارزان عومەر پسپۆڕی بایۆلۆجی و هەروەها سەرۆکی کۆمەڵی ڕوەگناسان لە سلێمانی کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمان دەبێت گفتگۆ دەکەین لەبارەی پرسی ئەو گۆشتەی کە لە مانگی یاخود ببوورن لە جژنی قورباندا دەکرێت بە قوربانی ئەلبەتە لە جژنی قورباندا بۆی زۆری ڕێژوی قوربانیەوە بەشێکی زۆر لە وڵاتیان گۆشتێکی زۆر دەخۆن ئەمە لەلایەک ڕەنگە زیانی بۆ تەندروستی هەبێ لەلایەکی دیکەشەوە ئەو گۆشتی قوربانیە دەکرێت کەی بیخۆین و چۆن بخۆین بۆ ئەوەی سوود تەندروستیەکانی بێبەش نەبین و لە هەمان کاتیشدا لە زیانەکانی بەدوور بین. دکتۆر کارزان عومەر بە شوێکی ڕاستەوخۆ لەگەڵمان دەبێ گفتگۆی زیاتری ئەم بابەتەی لەگەڵ دەکەین زانیاری زیاتریشی لێ وەردەگرین. دکتۆرم کاتت باش سپاس بۆ ئامادەبوونی جەنابتان جژنیشتان پیرۆز بێت. ممنون زۆر سواز بۆ جەنابەت جەژن لە بەڕێست و لە هەموو ئازیزانم پیرۆز بێت هەموو ڕۆژیکیان هەر جەژن و خۆشی بێ ئازیزەکەم. سپاس دکتۆر. دکتۆر سەرەتا با باس لە سوودەکانی گۆشت بکەین با ڕاستەوخۆ نەچینە سەر زیانەکانی دەکرێت بڵێن گۆشت سوودی خۆشی هەیە سوودەکانی چییە و چۆن بیخۆین تا سوود لەم سوودانی گۆشت ببینین. سەرەتا پێش ئەوەی باسی ئەوە بکەم حەزەکەم لێرەوە پیرۆزبایی جەژن لە ئەو خۆشەویستانە بکەم کە زۆر عەوداڵی تەندروستین و کەسە ئەکادیمیەکان و کەسە یعنی سادەکانی سەرجادە کە ئەمگرن باسی خۆراگەکەن زۆر پیرۆزبایەکی گەرمیان لێکەم و چاویان ماجەکەم و لە ڕێی جەنابیشتان و پیرۆزبایەکی زۆر گەرم لە پێشمەرگە ئازیزەکان ئەکەم کە ئێستا لە جیاتی لەوەی لە ناوماڵ و مناڵی خۆیان نابنەوە تا لەو خەندەقانن کە شەو نخونی تیاگرن. ئازیزەکەم گۆشت یەکێکە لە سەرچاوە زۆر مهمەکان بۆ پرۆتین و بۆ هەندێک ڤیتامینات و معادن کە جاری وایە لە هەندێک شوێنی ترا نییە بۆیە زەرورە زۆر زەرورە ئینسان یان گۆشت یان ئاوی گۆشت بخواتەوە لەبەرەوەی کە هەندێک ئەحماضی ئەمینی هەیە لە گۆشتە کە زۆر زەرورە و لەشی ئینسان ناتوانێت بۆ خۆی دروستی کا بۆیە زەرورە ئینسان بڕێک لەو گۆشتە بخوا و زۆر ناتەندروست دەبێت بۆ ئەو کەسانەی کاڵێن وەڵای ئێمە گۆشت ناخۆین چونکەکەم هەندێک شتمان هەیە کە بەس لە مەسادیرە حیوانێکا هەیە وەگەر ئەوە نەخوا ئیلان و بیلان ئەبێ بە سەپلیمنتار تەواوی کا بە مکەمیلاتی غیدایی چونکەکەم لەش بۆ خۆی ناتوانێت دروستیکە بەڵام ئەم گۆشتەی کە جەنابەت فەرمووت ئایا چەنی لێ بخۆینەوە کەی بیخۆینەوە چۆن بیخۆین ئەمە بۆ خۆی بابێکی ترە. یەکەمیان زەرورە گۆشت بخۆین بەڵام گۆشت بە سلوکە دەبێ بخورێ نابێ زۆر زیاتر ڕەوی تیا بکرێ لەوەنەی لە بینی 100 غرام بۆ 200 غرام بۆ کەسێکی ئەتیادی ڕۆژانە بۆی هەیە ئەوەندە لە گۆشت بخوا. ئەگەر گۆشتەکە گۆشتی ڕەش بێ یان گۆشتی مریشک بێ یان گۆشتی ماسی بێ یان گۆشتی باڵندەکان بێ کە ئێمە لە کوردستانی خۆمانەوەکو قەلوقا زومراوی ئەوانەیان خۆین. زۆر زەرورە ئینسان هەندێک لەو خۆراکانی کە ئیخوا بەشێکی لە پرۆتینات پێک هاتبێ کە گۆشتەکانن و بەشێکی لە چەوری پێک هاتبێ و بەشێکی لە کاربۆهیدرات و ئەوانە پێک هاتبێ لەبەرەوە ئەبێ ئەو خواردنەی کە ئێمەی خۆین تەنها ئاعتیماد نەکەینە سەر گۆشت چونکەکەم ئەوە دوایی یورک ئەسیدە بەرزە بێتەوە دوای ئەوە مەشاکیلی زۆر گەورەت بۆ دروستەکان لە گورچیلەکاندا و هەر نان بخۆین نان ئەوانی کە لابین لەم کاتا شتێکی ترمان بۆ ناباڵانس دەبێ و ئەبێتە هۆی ئەوەی کە ئەمانە تەحویل ببنەوە بۆ چەوری زۆر خراپمان لێ دروست لە لەشمانەکۆ بێتەوە بۆیە و هەر چەوری ئەویش بە هەمان شێوە ناتەن دروستە. مهمترین شت ئەوەیە خواردن بە بەڵانس بخورێ و خواردن بە وەسەتیەت بخورێ ئازیزەکەم یعنی هەرچێنێکە خۆی کوردەواری خۆمان زۆر جوانان وتویانە هەموو شتێ بەخوێ و خوێش بە معنە و ئەبێ ئەو خۆراکانی کە ئەیخۆین بە وەسەتیەت بیخۆین و ئەوەی کە من زۆر مەبەستمە بیڵێم هەتا برسین نەبێتەوە لە وەجبەیەکی ترا تکات لێ ئەەکەم مەیخۆ کەسانێک کەناڵێ مەسەن ئەوەندە ساڵە من تا ئێستا برسیم نەبووە ئەمە شتێکی زۆر خراپە چونکێکم زۆر خواردنی ئەم خواردنانی کە ئێستا باسمان کرد لە مستەقبەل بێتە هۆی قەڵەوی و بێتە هۆی سمنەیەکی زۆر کە ئەوانە هەمووی بن بە سەرچاوەی نەخۆشی هەموو قەڵەویەک. باشە دکتۆر کەی زۆر خواردنی گۆشت زیان بە تەندروستی ئەگەیەنێت یاخود چۆن خواردنی گۆشت زیان بە تەندروستی ئەگەیەنێت جەنابەت ئەڵێ تا برسیت ئەبێت نان مەخۆرەوە ئەمە بۆ خواردنی ئاسایی بەڵام بۆ گۆشت یعنی
خەڵک هەیە ڕۆژانە گۆشتی حیوان ئەخوات و ئەڵێت من جگە لە گۆشتی حیوان گۆشتێکی تریش ناخۆم. ئێستا ئێمە کە لە جژنی قوربانین ڕێژەیەکی زۆر لە قوربانیە کرێ و خەڵکێکی زۆر ینی هەموو ماڵێک قوربانی بۆ ئەچێت و خەڵکیش ئەم گۆشتە ئەخۆن. ئازیزەکەم زۆر مهمە ئینسانەکان خواردنەکان بە متەنەوەعی بخۆن، ینی گۆشتی ڕەش و گۆشتی مریشک و گۆشتی ماسی چونکەکەم لە هەریکێکیانەوە ئێمە شتێک وەرەگرین، هەروەکو چۆن سەوزەکان خواگیان ئەنواع و ئەشکال سەوزەی بۆ دروست کردوینکەوە لوبی اختصاسی خۆمە ڕۆکی زۆر بەجیا بۆ دروست کردوین و ئەم ڕۆکانە پێویستەکە ئێمە لیان هەڵنەبژێرین. مەسەڵەن کەسانێک هەیە ئەڵێ وەڵام من گۆشتی ڕەش ناخۆم یان گۆشتی سپی ناخۆم یا ماسی ناخۆم، ئەبێ ئیلان و بیلان شتێکیگەی لە جیاتی ئەوە بخوا، چونکەکەم دوایی نەقسی بۆ دروست دەبێت لە ڤیتامیناتە، لە مەعادنە، لە جۆری ئەحماضە ئەمینیەکانە کە لە گۆشتا هەیە، هەروەک چۆن لە سەوزەکانیشە هەر یەکێک لە سەوزەکان کۆمپاوندی خۆی تایە. مەسەرەن هەر چڵەپوشێک بگرین لەو دەشتە یان مەسەلەن تەماتێک، خەیارێک، کوولەکەیەک، باینجانێک، قەرنابیتێک، معدەنووسێک، هەریەکە بیبین بۆ مختبەر ئێمە بۆمان دەرەکەوێت کە لە سەدان کۆمپاوندی زۆر عجایبی تیا هەیە، ئەمانە کە هەموویە بن بە سوودی ئێمە. مەسەلەن بۆ نمونە باینجان زیاد لە 500-600 ئەلکەلۆیدی تایە، ئەمانە زۆر بە هەندێکیان زۆر زەڕورن بۆ لەش کە بیان خۆین. هەروەها کوولەکە، هەروە تەماتە. مەسەلەن ئێستا تەماتە ئەتوانین ئێمە وەکو خواردن داینین کە یەکێکە لە خواردنەکانی ڕۆژانە و ئێمە هەموو ڕۆژە بەکارێنین، لە هەندێکی جاریش ئەتوانین وەکو دەرمان بەکاری بێنین، چونکە دەرمانێکی ئێستا لە دنیاە مەسەلەن بۆ پرۆستات و بۆوانە لە تەماتە دەرەهێنرێ. هەموو ئەو ڕۆکانەی کە ئێستا بەکارین، مەسەلەن بۆ ئەو کەسانەی کە ئەیانەوێ نسبەتی ئاسنیان زۆرکەن لە ناولەشیانە ئاسن کەمە، مجرد بەوەی کە مەزدەری ئاسن ئەتوانن لە مەسەلەن بۆ نمونەی لە سپێناغ وەریگرن. سپێناغ قوڵپێکی پێەیە، اینجا دوای ئەوە تۆزێک ئاوی لیمۆکا بەسێرا بە چەقۆچە تاڵ ئەیخوا، بەڵام ئەو مەزدەری ئاسنەی کە لە سپێناغەوە وەرەگرین جای لەو مەزدەری ئاسنەی کە لە حەیوانەوە وەرەگرین بە ئەکیدی ئەو مەزدەرێکە لە حەیوانەوە هەیە زۆر باشتر و فعالترە لە ئاسنەکەی وەک لەوەی کە لە ڕۆکیەکان وەرەگرین. بۆیە زەڕورە من دووبارە و سێبارەیەکەمەوە کە ئینسانەکان هەموو شتێک بخۆن و بە وەسەتیەت بیخۆن بۆ ئەوەی کە نەقز لە شتەکانیانە دروست نەبێت. سەرەتای دروستبوونی هەموو ئەو نەخۆشیانە لە نەقسی ڤیتامینێکەوە یان معدنێکەوە یان ناتەندروستی خۆراکێکەوە یان قەڵەوبوونێکەوە یان ئەمانە سەرەتای نەخۆشین. ئێمە هاتوین بۆ ئەوەی کە ئەم خۆراکانە بەو خەڵکە بڵین کاکە ئەمە زەڕورە هەموو شتێک بخۆی نەک لێی هەڵبژێری. دادە تۆ شیرە خۆی نەوەڵا شیر ناخۆم، سپێناغە خۆی سپێناغ ناخۆم، قارچگە خۆی قارچگ ناخۆم، ئەوە خۆی ینی ئەمە نەقسێکی زۆر گەورەی بۆ دروست بۆیە ئەبینی سیس و لاواز و بێسەحات و بێتەندروستیە. مجرد ئەوەی کە ئەم خواردنانە بە شێوەیەکی تەندروست بیخوا بە تاکید ئەبێتە هۆی پاراستنی لە نەخۆشی یان لە هۆکارەکانی نەخۆشی. باشە دکتۆر، ئەکرێت بڵین کە ئێمە چۆن مامەڵە لەگەڵ گۆشت بکەین بۆ ئەوەی بتوانین سوودی لێوەربگرین، بە تایبەت کە بە سەرچاوێکی سەرەکی پرۆتین دائەنرێ وەک جەنابیشە داماژت پێکرد. یعنی بڕی پێویست کە ئێمە لە هەفتەیەکدا بیخۆین لە گۆشت چەندەیە؟ هەموو ڕۆژێک چیا باجی ئێمە ئەتوانین هەموو ڕۆژێک تقریبان بینی 100 غرام بۆ 200 غرام بیخۆین، بە کوڵاوی ئەی خۆی بە برژاوی ئەی خۆی. من خۆم زۆر لەگەڵ سوورۆکراوە نیم لەبەرەوەی کە ڕۆنەکەی تەداخل لە ڕۆنەکەیەکە، بۆیە پێم باشە زۆر ئەوە بکەن. تکاتان لە یەکەم لەوە زیاتر مەخۆن لەبەرەوەی کە لەش توانای تەحملی لەوە زیاتری نییە. یعنی کەسانێک هەیە دانیشێ کیلۆیە گۆشت بە برژاوی ئەخوایە. مەسەلەن من گوێم لێ بۆڵێ کاک دکتۆر لە میوانی وا دانیشتوم 36 گۆشت و کەبابم خواردووە. یعنی زۆر یعنی جەریمەیەکی گەورە کا بە حەقی خۆی، چونکێکم هەموو ئەو کەسانەی کە ئەمڕۆ نەخۆش و ناساغن لە هەموو گشت نەخۆشیەکانی شەکرە و زەختوانە تەمەنێک بوو لە پێشەوە کە هیچیان نەبوو لە گەنجیە. لە گەنجیە زۆر بێڕەحمانە نانیان خواردووە، بەڵام دوایی هەمووی بۆ بە نەخۆشی. بۆیە تکا لەو گەنجانە ئەەکەم ئەمڕۆ کە هێشتام نەخۆش نەکەوتون
قدرەتێکی یعنی مەعیدەت مەخەرەژێر تەجروبەیەکی زۆر ناخۆشەوە کە دوایی وای لێبێت چونکە کە مەعیدە معلومی جەنابتانە سەرچاوەی هەموو نەخۆشیەکانە بیت و دا مەعیدەیە ئەگەر مەعیدە خۆی سەلامەت بێ و بەڕێکوپێکی بیبێ بەڕێوە ینی تەحملێکی زیاتر نەیپسێنی بە تاکید تۆ لە نەخۆشیەکان و لە هۆکاری نەخۆشیەکانیش پارازەراوتر دەبی. باشە دکتۆر باست لەوە کرد ڕۆژانە ئەگەر گۆشت بخورێ بە بڕێکی کەم ئەوە زیانی نابێت بۆ تەندروستی هەندێک کەس هەیە ینی هەفتەی جارێک یا دوو هەفتە جارێک گۆشتی ئاژەڵ مەبەستمان لە گۆشتی سوورە ئیخوات بۆ ئەو کەسانە نەخواردنی گۆشت یان ئەو فترێکە لە مابینی خواردنی هەر گۆشتێکە هەیە هیچ زیانێکی هەیە بۆ نمونە ڕوبەڕووی نەقسی ڤیتامین ئەبنەوە نەخێر نەوەڵاگەر ینی منەظەمەی سەحای عالەمی بۆی داناوین کە چەند گۆشت بخۆین ئەگەر ئەو بڕە گۆشتە بخۆین لەشێکی تەندروستمانە بێ و ئەگەر لە هەفتەیەکیشا چەند جارێک گۆشتی سوور هەڵبژێرین هەموو ڕۆژینەی خۆین ئەمە شتێکی زۆر زۆر باشە و زۆر خەڵکی نەداواتان لێ یەکەم خەڵک زۆر بەرەو سەوزەکان بچێ یعنی بەرەو زەڵاتە بچێ بەرەو کاهوو بچێ بەرەو قەرنابیت بچێ بەرەو کەلەرم بچێ بەرەو کاهوو بچێ بۆ چونکێکم ئەمانە خواردنە سەریکیەکانن کە پارچە گەورەکانی لەش بەیەکەوە نووسێنن ئەو بلۆکە گەورانی وەکو پرۆتینن یعنی وەکو بلۆک دەورە بینن شتی بچکۆ لە پچۆرەی وەکو چیمەنتۆ بەیەکیانەوە نووسێنەکەویش ڤیتامینات و معادنن کە لە سەوزەکانە هەیە بۆیە ئەو مادە بچکۆلانە ئەو مایکرۆ ئۆرگانانە کە پێڵێن ئەغذیە المجهریە واتە زۆر زۆر بچووکن زۆر بۆ ئێمە زەڕورن کە لە زۆربیان لە سەوزەکانە هەیە تۆ سەوزە بخۆی معدەن و سوکەرە و زووکەلەرم و قەرنابیت و چەوەنەر و ئەمانە شتێکی زۆر زۆر تەندروستن بۆیان کە هەر یەکەیان بۆ چەندین نەخۆشی لەش بەکارێ لەلایەک بۆ زەقت باشە لەلایەک بۆ خوێن باشە لەلایەک بۆ ینی هەر یەکە لەم سەوزانەکەی گرین لەبەرەوەی دێها کۆمپاوندی جیاجاتیایە بۆ جانبێکی تەندروستیمان چاکەکە لەبەرەوە تکاکارم لە بەڕێستان و لە بیستەرانی ئازیزم کە خواردن بە متەنەوعی بخۆن و خواردن زەختێکی زۆر لەسەر مەعیدەتان مەکەن خاستن لەم ڕۆژە جەژنانەی کە ئێمە خەڵکانێکی زۆر بەیانی و نیوەڕۆ ئێوارە قەلەخۆن یا مەسەلەن زیاخۆریەکەن ینی ئەمە تاقە و توانای لە تاقە و توانای مەعیدانە و خەڵکانێکی زۆر جەژن ئەناسنەوە بۆی کە شیرینێکی زۆری پێوە بخۆن لە لوقمە قازی و لە نازانم پاقلا و لەمانە لە ڕاستیە ئەمانە زۆر زەربەیەکی قازی لە ئینسانەدەن کە بێتەوە هۆی قەڵەوبوون کە قەڵەوبوونیش هەموو ئەو قەڵەوبوونانە لە ئەنجامە ئەبێ بە نەخۆشیەکانی هەموو سەرچاوی نەخۆشیەکانی زەخت و شەکرۆوانە لە دوای ئەمانەوە دەست پێکەن ئەگەر نەخۆشیێکی با بڵێن هەندێک نەخۆشیمان هەیە ویراسیە و هەندێک نەخۆشیمان هەیە گوازراوەیە غەیری ئەو نەخۆشیانە ئەتوانم بڵێم قەڵەویەکێکە لە سەرچاوە زۆر ڕئیسیەکان بۆ ئەو نەخۆشیانی کە باسم لێ کرد جگە لەوەی کە زۆر خواردنی شیری نەبێتەوە تەسەوسی دانەکان و خراپبوونیان بۆیە خوانەی بڕێ ئەو عیادانەی کە خەریکی دەمودانن خەریکەوایان لێبێ بەر ناکۆن لە بەرەوەی دانەکان ئەوەندە خراپ بوونەوەە شیرینیان خواردۆ ناتوە چاوی هەموو دکتۆرەکانی دانمازێک ڕاستە دکتۆر ئەمەوێت زانیاریەک لە جەنابتان وەربگرم سەبارەت بە خواردنی دووگ ینی ئێستا خەڵکێکی زۆر ئەڵێن دووگ سوودێکی زۆری هەیە و دەوڵەمەندە بە کۆمەڵێک ڤیتامین کە لە گۆشتی ترا نییە خواردنی دووگ تەندروستە بە تاکید تەندروستە و ساتۆفاتی ئەسیدە و هەندێک ڤیتامیناتی تایە ئینسانەکان ناکرێ خۆیان لە دووگ بپارێزن چونکی ینی بپارێزن مەقسەمەوە نییە کە بە شەڕاحەت بیخۆن مەقسەمەوەیە کە لە هەفتەیەکە شیشێک یان دوو شیش دووگ خواردن زۆر زۆر بۆ تەندروستیان باشەوە هەندێک ڤیتامیناتی تایە کە لە شتەکانی ترانیە و خواردنێکی زۆر زۆر تەندروستە و ئێمە لەو پێشکە پیانوتوین ئەمە بێتەوەی تەسەڵ و بیشەرایین و نازانم جی و ئەبحاسی تازە کە ئێمە خوێنینەوە زۆر لەوە ناچێت کە ئەمە ئێمە لەوە کە ینی مەخدوع بووبین تا ئێستا بەوەی کە
ئەم هەموو دووگە من لەگەڵ پی و خواردن و ئەوانانیم بەڵام لەگەڵ دووگام ئەگەر بێت و بە سلوکەت یا بە وەسەتیەت هەندێک لەو دووگە بەکاربێنین بە تەئکید بۆ هەندێک لەو کەسانەی کە دووگ ئەخۆن ئەبینن تەندروستیان زۆر چاکە تەنانەت بۆ خۆشیان بۆ ینی کەسانێک هاتوون ئەڵێن کاگتۆر ئێمە 20 ساڵە دەمان لە دووگ نەیاوە ینی ئێستا کە دووگ بەکارێنن فەرقەکەیان زۆر 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 زیاترە وەک لەوەی کە پێشتر دووگیان بەکارنێنا. باشە دکتۆر ئێستا کە بەهۆی قوربانیەوە زۆرینەی ماڵەکان گۆشتی سووریان هەیە و گۆشتی قوربانیان بۆ چووە چۆن ڕێنماییانەکەی ئەم گۆشتە بەکاربێنن و پرسیارێکی تریش ئەگەر بکرێ وەڵامەکەی تێ هەڵکێش بکەیت ینی گۆشتی قوربانی کە بۆ نمونە ئەو ڕۆژە ئەو ئاژەڵە سەر ئەبردرێ و گۆشتەکەی ئەدرێ بە خەڵکدا بەشەکرێ هەمان ڕۆژبی خۆی ئەکرێت یان بێت بۆ نمونە پرۆسیجەرێکی ترە و ئەبێت کۆمەڕێک پرۆسی فیزیایی هەیە بەسەریان تێپەڕێ ئەنجاو کاتە گۆشتەکە بخورێ. من وەکو جان بە عیلمەکەی کە جەنابەت پێم فەرمووی ئەتوانێت مباشرەتەن بەکاری بێنێ مەسەڵەن هەندێک لەو گۆشتە لابا بخۆی بۆ ئێوارە بیبرژێنێ ئەتوانێت بیخوا وەکو جانە بە شەرعەکەی من زۆر لی نازانم وەک بەڕێستان بەڵام جان بە عیلمەکەی توانێت هەر مباشرەتەن لی بخواوە چەنی بەکاربێنێ وەکو عەرزی دادەگیانی خۆمم کرد ئەبێ زۆر نەخۆیت وە کەمیش نەخۆیت ئەلێرا موهیماوەیە گۆشت نەخۆی زەرەرە زۆر خۆی زەرەرە ئەگەر کەم بخۆی ئەو ئەحماضە ئەمینیانەی کە لە گۆشتایە لەشی تۆ پێویستی پێێتی و ناتوانێت دروستی کە ئێستا مەسەلەن تۆ زۆر زۆر هاتە تینت لەش ئەتوانێت بۆ خۆی ئاو بوو دروستکە ئێشت لە ئاو دروستکە و ئەو ئاوە بۆ خۆی ئیسیفادەی لێکە بەڵام ناتوانێت هەندێک ئەحماضی ئەمینی دروستکە ئیلا لە مەزدەڕە ڕئیسەکەەوە کە وەک لە گۆشتەکەوەیە چونکێکم ئەگەر گۆشتەکە نەخۆی جەنابەت لەشت پێویستی بە و ئەحماضە ئەمینیانە هەیە و لەش ناتوانێت دروستیکە ئیلا ئەبێ ئەو ڤیتامین و معادنانەی کە لە گۆشتا هەیە ئەگەر نەیخۆی ئەبێ بە سەپلیمنتێک وەریگری مەثەلەن بۆ نمونە بۆ دادەگیان و بۆ بینەران و بیستەرانی کەناتە جوانەکە NRT باسیکەم ڤیتامین دی یەکێکە لەو ڤیتامینانەی کە لە تیشکی خۆر و مەزدەرە ڕئیسەکەین لە مەزدەرە حیوانەکانیشە زۆرە مەسەلەن وەکو شیری کوردی مەسەلەن ئەمانە ڤیتامین دییان تیا هەیە بەڵام ڤیتامین دی ئەبێ بە ڕێژەیەک وەرگیرەکەت لەشی تۆ پێویستی پێی نەبێ ئەگەر لە زیاد وەرگرت ئەگەر کەمت وەرگرت تووشی هەشاشەت العیظامە بی ئێسقانەکان دەپوکێنەوە زاکیرەت خراپە بێ قژ دەڕوتێتەوە مقاومەی لەشت دابەزێ چی ئەگەر کەم بوو ئەگەر زیاد بوو ئەگەر کەسێک هات ڤیتامین دی بە حەب وەرگرت و ڕێژەی خۆی بۆ ماوەی زیاتر و بۆ ماوەیەکی درێژتر ئەو کاتە ئەو کەسە تەسەمومەکە بە ڤیتامین دی یعنی کەم خواردنی و زیاد خواردنی ئەبێتە هۆی تێکدانی تەندروستی باشترین حەل ئەوەیە کە بە وەسەتیەت بیخۆی هەندێک کەس لەو کەسانە کە ڤیتامین دییان نییە بەیانیان زوو بچنە بەر تیشکی خۆر بۆ ئەوە کە ڤیتامین دی لە سا هەشتای لە ڤیتامین لە دی لە تیشکی خۆرەوە دروست دەبێت. سپاس بۆ دکتۆر کارزان عومەر پسپۆری بایۆلۆجی کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانی و میوانمان بووی تەواوی